مامۆستا کەسێک بوون منە ئافرەتێک پیاوەکەی ڕەزیلە چۆن بڵێن پارەی ناداتێ لە ماڵەوە ئایا مامۆستا پارەی پیاوەکەی بوات پارەی لێ بووە بەدزیەوە ئایا مامۆستا بەدزی لەسەری حسابە یاخود حەڵاڵە بووی ئەمە نەکرد بۆ ئافرەتە ئەمە عموماً هەر ئافرەتێک پیاوەکەی بژێوی ڕۆژانەی خۆی و ماڵ و مناڵەکەی دەرناکرد یعنی بژێوی ئەم ژنەی دابین ناکرد بژێوی مناڵەکانی داگیر ناکرد کابرایەکی چروک و ڕەزیر و دەست و قاو بوو بۆ ئەم ئافرەتە جائیزە دەست بکە بە گیرفانی مێردەکەیە بەشی خۆی و مناڵەکانی دەرکە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ لە برسانە برن بە ڕووتی نەسوڕێنەوە باشە بەڵام ئەگەر دەستی کرد بە گیرفانی ئەم پیاوەیە و مشکیلە و مەشاکیلی گەورەی لێکەوتەوە ئەو کاتە دوو ڕێگەمان هەیە سێمی نییە یا ئەوە تا ئەبێ ئەم ئافرەتە ڕازی بێ بەو ژیانە ڕازی بێ بەو جەهەنەمە بەو زیندانە یا ئەوە تا لێ جابێتە و ڕێگەی سەربەرزانە و ئازادی هەڵبژێرێت بۆیە لە ڕووی شەرعەوە جائیزە ئەو ئافرەتانی کەوە وەکووتم پیاوەکانیان چروکیەکەن دەستیان نوقانو و دەستیان گرتووە بە گیرفانیانەوە نەمەسرەفی مناڵەکەن نەمەسرەفی ژن نەمەسرەفی میوان ژنەکە ئەتوانیە بۆ حاجەی خۆیان پێداویسی خۆیان ئەوەی کەوا پێداویسیە بۆ مناڵەکان بۆ خۆی بۆ میوانەکان نەک زیا مەسروفی تیا بکات ئەمەش لە کاتێکە ئەگەر فیتنەی گەورەی لێ نەکەوتەوە چکە پیاوی وا هەیە ئەگەر بەم حاڵەتە بزانی ڕەنگە ژنەکەی تەلاق بات ئەگەر بەم حاڵەتە بزانی ڕەنگە کارەساتی زۆر گەورە بنێتەوە کاکە پیاوی وا هەیە دوو لە ڕووی جەنابتان پیاو نییە بەخوا یعنی من نازانم زۆر جاڵێن فلان کەس تەواو نیوە چۆن ژنی هەیە وەڵا خەڵکێک هەیە بەعاقڵ تەواوە لە سیمایە زۆر جوانی هەیە بەڵام وەڵای شیاوی ئەوە نییە ژنی بیتە شیاوی ئەوە نییە ماڵ و مناڵی هەبێت ئەم پیاوە عەبدی پارەیە نە ئەتوانێ بۆ خۆی پارەکانی بخوا نە ئەتوانێ بیداتە ماڵ و مناڵەکەشی بۆیە لەو حاڵەتەیە برای شیرینم ئەگە زانی فەوزای لێ ئەکەوێتەوە ئەم ئافرەتە دوو ڕێگای لەبەرە یا ئەوە تا ڕازی بوون بۆ حاڵێکەوە تایەتی یا ئەوە تا ڕێگەی ئازادی و جیابوونەوە هەڵبژێرێت